الشدائد والكروب خوای تعالى ئینسانی مخلص لە هەموو تەنگانەیەک و لە هەموو ناخۆشیەک ڕزگاریەکە لە هەموو تەنگە و چەڵەمەیەک ئەو سێ کەسەی کەوا ڕۆشتن بۆ ئەوەی کەسابەت کەن کاتێک باران باری چوونە ناو ئەشکەوتێکەوە بەردێک گەورە دابەزی بەردەم کوونە ئەشکەوتەکەی گرت ئەمە زۆر جا باسمان کردووە هەر سێشیان دەستێکیان گرت وتیان ئەمڕۆ ڕزگارمان نابێت ئیلا ئەو کردەوانی کەوا ئیخلاسمان هەبوو بۆ خوای تەعالە باسی بکەین داواکەین لە خوای تەعالە بەهۆی ئەو کردەوەیە ڕزگارمان کات هەرێشی کردەوەیە چاکیان وت کە ئیخلاسی لەگەڵا بوو خوای تەعالە ڕزگاریانی کرد کەواتە ئیخلاس بەردەجولێنێت ئەو بەردەی جولان ڕزگاریان بوو کێ ڕزگاریانی کرد خوای تەعالە کێ ئەو بەردەی جولان خوای تەعالە کەواتە ئیخلاس بەر لە جێی خۆیە جولێنێت ئینسانی مسلمان دەبێت دڵسۆز بێ بە خوای تەعالە